ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕووبەرو بوونەوەی توندتیژیە بەرامبەر ڕۆژنامەنووسان کامە لە جیهانە بە ڕۆژێکی زۆر گرنگ و تایبەت سێرەکرێت و هەمیشە لە نەتەوەی کردەکانەوە ساڵانە پەیامی جیاواز لەم ڕۆژەیە ئاراستەی هەموو جیهانەکرێت و ڕۆژنامەنووسان و ئێمەش وەکو میلەتی خۆمان وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو هەرێمی کوردستانیش هەمیشە ڕۆژنامەنووسەکانمان ڕوبەڕووی کۆمەڵێک لەو دیاردا نابنەوە کە نەخوازراون ئەی چۆن مافەکانیان جارێکی تر بەردەستە بێت چۆن بتوانین ئێمە پشگیریان بکەین و کردی گشتی و کردی تایبەت و ڕێکخراوەکان ئەرچیان چییە بەرامبەر ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسان چۆن بتوانن بەردەوام بەکارەکانی خۆیان بن و ڕازگۆیانە لەگەڵ بینەرەکانی خۆیان پەیامەکانیان بڵاو بکەنەوە. ئێمەش وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ بە باش مانزانی و بەگرنگ مانزانی و تایبەتیشان ڕۆژە کە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز کاروان ئەنوەر وەکو ڕۆژنامەنووسێک کە بەڕێزیان لە ستۆدیۆی میوانە. کاکاران بەخێر بێت و بەیان. سڵاو لە تۆش. جا بەر لەوێ بچینە لای گفتوگۆکانمان و بەڕێزتان لەسەر ئەم ڕۆژە قسە بکەن. ئێمە پێمان خۆشە لە پەیامی نەتەوەی گرتوەکانەوە لەسەر پاراستنی مافەکانی ڕۆژنامەنووس هاوکارانم ئەم پەیامیان بۆ ئامادەکردین بە یەکەوە بینەرێ بین و دواتر درێژە بە گفتوگۆکانمانی فەرموو. دوو بە پێی راپۆرتێکی یونسکۆ 62 ڕۆژنامەنووس بەهۆی کارەکانیانەوە کوژراون. زۆری نەشیان بەهۆی ململانیەکانەوە گیانیان لەدەستداوە. چەند ساڵی ڕابردوو کوشتنی ڕۆژنامەنووسان لەسەر کەیسەکانی گەندەڵی و ڕەفاندن و مافەکانی مرۆڤ زیاتی کردووە. نۆ لەدەی ئەو کەیسانەش تا ئێستا بکەرەکەیان نەدۆزراوەتەوە. لە هەمان کاتدا ڕۆژنامەنووسان ڕۆژانە ڕوبەڕووی چەندین مەترسی وەک ڕەفاندن و سەرکردن و گرتن و تۆقاندن دەبنەوە. بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و زانیاری هەڵا ئەوەی دەرخست دەستگەیشتن بە زانیاری و ڕێگای مان و نەمان پێویستە ئاستەنگی دروستکردن و بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان نیشانەی پرسیار لەسەر چەمکی دیموکراسی و ڕۆڵی یاسا دروست دەکات. ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی توندتیژی دژی ڕۆژنامەنووسان داوای دادپەروەری دەکەین بۆ کەیسی ئەو ڕۆژنامەنووسانەی کە کوژراون و یادیان بکەینەوە و دەستکەوتەکانیان بپارێزین. داوا لە لێپسراوان و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە پاڵپشتی ڕۆژنامەنووسان بکەن و هاوخەمیان بۆ دەربڕن. لە هەمان کاتدا لێکۆڵینەوە لە توندتیژیەکان بکەن کە دژی ڕۆژنامەنووسان دەکرێت. ئێمە بەردەوامە بین جۆشمان لەو پەیامە بوو کە ئەمساڵ کرا با لە بەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێک وەکو کوردێک تۆ پەیامەچیان ڕۆژێ بە ڕۆژەکەش چۆن ئاماژەی پێیت. دوو ڕۆژنامەنووس سلااوم بۆ سەرجەم ڕۆژنامەنووسان کە گویان لە ئێمە ئەمان بینن. بەڕاستی ئەم ئیشە پێڵێن ئیشی گران ئیشی قورس بۆ لەبەری عەرە پێڵێ مهنەت المەتاعیبانی سەر لەبەری ئیشەکە مەسەری و کێشە و هاتن و ڕۆشتن و گرتن و لێدان و کوشتن و تیرۆرکردن ئەمانە هەموو ڕوبەڕووی ڕۆژنامەنووسە بێتەوە. جا لەبەرەوە هەر کەسێک کێتە ئەم بوارەوە بێ حسابی ئەو بکات بۆ خۆی کە کاری بابنی ڕێگەی گوڕێژ نییە. بۆیە لێرەیە ئێمە وەکو کورد ڕاستە بە چەلەن 30 ساڵێکی پێ دەستمان کردو بە بواری ڕۆژنامەکەی لە دوای 1992 بەڵام ئەو ڕێگەی ئێمەش ئاسان نەبوو کە دەستمان پێکرد ڕێگاکە زۆر سەخت بوو بەڵام ئێستا هێواش هێواش وردە وردە خەریکە ئەکەونە سەر ئەو ڕێچکەی خۆمان کە بتوانین وەکەوەی کە کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکان داوای ئەوەکە کە کەس دەرباز نەبێت لە گرتن و لێدانی ڕۆژنامەنووسان خۆی ڕۆژەکە ناوی ڕۆژەکە ئەوەیە ڕۆژی جیهانی دەرباز نەبوونی ئەو کەسانی کە تاوان بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکەن لە ساڵی 2013 مەسەن ئەمەدانراوە بۆ لەبەرەوەی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووی پێش 2013 1200 ڕۆژنامەنووس لە 2006 بۆ 2020 کوژراون ینی 1200 کەس کە تیرۆر بکرێن بە دەستی ئەنقەز ینی ئەوە نییە بڵین ئۆتۆمبیلێکی وەرگەڕابێ یان بە حاڵەتێکی کتوپەر نەخێر بە دەستی ئەنقەز بە تیرۆر کە تیرۆرکران بووە کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکان پێویستی بە ڕۆژێکی ئاوایی هەیە بووی خەڵک وشار کاتەوە لەوەی کە ئەو کەسانی کە دەست ئەبەن ڕۆژنامەنووس تیرۆرەکەن دەرباز نەبن بەداخەوە ئێمە هەتا ئێستا لە هەرێمی کوردستانە 5 حاڵەتی تیرۆرکردنمان هەیە کە ڕۆژنامەنووسانمان هەر 5 تیرۆر کراون و تا ئێسش بکوژەکانیان نشیان نەبێت کە گیراوە لە بەندیخانەی ئەوانی کە دەستگیر نەکراون یانی ئەمەش یەکێک لەو بەشانی کە ئێمەش ئەگرێتەوە بە ئەم یاسایە ئەم ڕۆژە نێودەوڵەتیە هەرێمی کوردستانە بیر نەچێ لەو دیوە ئێرانمان هەیە سووریامان هەیە عێراقمان هەیە و تورکیامان هەیە کە ئێستا خراپترین دەوڵەتە لە بۆ مافی ئازادی و مافی ئازادی ڕادەربڕین اینجا ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەند بە شێوەیەکی گشتی ئەم یاسایانە و ئەم بڕیارانە زیاتر بۆ ئەم وڵاتانە دەرەچەکە کەم تا زۆر دواکەوتویان پێوە دیارە ئەجینا لە ئەوروپایە
ڕۆژنامەنووس حکمی وڵاتەکات میدیا دەسەڵاتی یەکەمە بەڵام ئەوەی کە بڕیارەکان بۆ دەرکردو ئەفغانستانە پاکستانە ئێرانە عێراق کوردستان ئەو وڵاتانەیە کە ئەتوانم بڵێم ڕۆژنامەنووس تێیە پارویەکی ئاسانە بۆ تیرۆرکردن پارویەکی ئاسانە بۆ کوشتن لەبەر ئەم حاڵەتانەیە اینجا دوایش ڕۆژەکان بۆچی داناوە ئەو کەسانی کە ڕۆژنامەنووس تیرۆرەکەن لە حوت حاڵەت یەک حاڵەتیان ئیدانە ئەکرێت تەنها بە ئیدانەکردن لە 100 حاڵەت حوت حاڵەتیان ئەدرێ بە محکەمە ئەوانی کە دەربازە بن بە تایبەتەوەی کە ئێمە لە ماوەی پێشوە بینیمان لە ئەفغانستان کە چۆن ڕۆژنامەنووسەکان دووچاری کوشتن دووچاری لێدان دووچاری سوکایەتی پێکردن بوونەتەوە لە وڵاتە دواکەوتوەکانیش بە هەمان شێوە ئێستا کاتی ئەوە هاتووە کە کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەیە خەڵک وشیار کاتەوە لە هەر کاتێک کە ڕۆژنامەنووسێک دووچاری کوشتن دووچاری گرتن دووچاری تیرۆرکردن ئەبێت دەسەڵاتی ئەو وڵاتە با بڵێن خۆجێتی یان دەسەڵاتی مرکزی وڵاتەکە هەستێ بە دوواداچوون بۆ ئەوەی کە ئەو ڕۆژنامەنووسێک کە تیرۆر کراوە مافەکەی وەرگێتەوە بکوژەکە دەستگیر بکرێ ئەمە یەک دوو نەک تەنها بۆ تیرۆرکردن ئەو تاوانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان نەکرێ شەرنێ تاوانی تیرۆرکردن بێ جاری وایە تۆ لە دەستگایەکی میدیایە کارەکەیت کە دەستگاکەت غەدرت لێکە زۆڵمت لێکە ئەو کاتش بە هەمان شێوە ئەم یاسایە ئەم ڕۆژە ئەو ڕۆژنامەنووسانە شەگرێتەوە کە بەرامبەریان پێشەرکاری ئەکرێت نەک تەنها تاوانی تیرۆرکردن کا کاروان کار و چالاکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ ئەم هۆشیارکردنەوەیە لە چڕادەیەکە واتە لە لای خۆمان هیچ شتێک کراوە بۆ ئەوەی کە ئەم بابەتە چۆن هاوشەوی وڵاتانی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژێک دیاری کراوە بۆ ئەوەی کە هۆشیاری بدرێت بۆ ئەوەی کە ڕێز لە ڕۆژنامەنووسان بگیرێ ڕێز لەو کاریان بگیرێت کە ڕەنگە ئێمە زۆر ئەمەمان بیستووە کە ڕاگەاندن بە دەسەڵاتی چوارەم ناو ئەبرێ لای خۆمان چی کراوە بۆ ئەم بابەتە ڕاستە ئێمە دڵمان بۆ خۆشە کە لە لای ئێمە ئەڵێن ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە بەس خۆی ئێستا لە ڕاستە لە وڵاتە دیموکراتیەکانە ڕاگەاند بۆ بە دەسەڵاتی یەکەم دانی ئێستا میدیا حکوومەت دروستەکە میدیا حکوومەت دەڕوخێنێ میدیا پەرلەمانتار پێ ئەگەێنێ میدیا پەرلەمانتارە هێنێتە خوارەوە ینی کوای هاتووە کە میدیا دەسەڵاتی یەکەم بێ ئێمە ئەمڕۆ لە هەولێر بارەکەی ئەنجومەنی سندیکای ڕۆژنامەنووسان کۆبوونەوەیەک ئەکرێت وەک ئەوەی ناساندنی ئەم ڕۆژە بە خەڵک بە میدیاکان بەڵام بەنسبەتی ئێمەوە ماومانە بۆ ئەوەی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە داوای خوێنی سۆران و سەردەشت و شەخستار و کاوەگەرمانی و وەدادبادینی بکەین ئەم پێنجکەی سەمان هەیە کە هەر پێنجان بەدەستی تیرۆر کراون تا ئێستش ئەتوانم بڵێم بە کوژی ڕاستەقینیان نەدۆزراوەتەوە کاتی ئەوەیە کە سندیکای ڕۆژنامەنووسان بە شێوازێکی ڕسمی داوای ئەو بکات کە ئیتر بەسە و دوای ئەوەش ئەو پێنج کەیسە کە لە چەکمەجەکانە تۆزی لەسەر نیشتووە کە لە دادگاکانە تاوەکو ئێستا ئەتوانم لەم کەیسەکانی یەکلا نەبووتەوە کاتی ئەوە هاتووە بە جدی بە دوای بکوژەکانە بکەڕێن بۆ لەبەرەوەی لە دنیاە وایە کە کەسێک ڕۆژنامەنووسێک تیرۆ دەکات ئەبێ بکوژەکە دەستگیر بکرێت ئەوەی کە ئەو ئامارانی کە ئێستا لە راپۆرتەکەی ئێوەیە کە باسکرا ئاماری ترس ناکەن و هەمووشی لەم وڵاتانی ئێمەوەیە ترسناکیەکەی لەوایە کە ئەو کەسانی کە ڕۆژنامەنووسەکان تیرۆ دەکەن وەک بەرزەکی باران بە دەردی کوردەڵێ وەک بەرزەکی باران بووی دەرەچێت وەکو کارێکی ئاسانی لە هاتووە پێگومان ڕۆژەکە ڕۆژی ئەوەیە ئەوانی کە ڕۆژنامەنووسەکان تیرۆ دەکەن بگیرێنەوە دادگایی بکرێن ئێتر ئەو کاتە کە کەسێک گیرایە ئێستا بۆ نمونە ئەگەر کە سەردەشت تیرۆر کرا ئەگەر بکوژەکەی بگیرایە سۆران تیرۆر نەئەکرا دوای شەخستار تیرۆر نەئەکرا یعنی حاڵەتەکە ئەوەیە یەک بە دوای یەکە حاڵەت ڕائکێشیە یعنی ئێمە لە کوردستانە سوپاس بخوا سلێمانی پاکە تا ئێستا هیچ ڕۆژنامەنووسێک لە سنووری لقەکەی ئێمە یا تیرۆر نکراوە بەڵام خۆ کە لە گەرمیان و کە لە کەرکک و کە لە بادینان و کە لە هەولێر ڕۆژنامەنووس تیرۆرەکەی ئێمە هەر یەک پارچین لەم هەرێمەیە ئەڵەن هەرێمەکە ڕۆژنامەنووسی تیا تیرۆرەکەی و لە هەمان کاتیشە ئەو تیرۆریستانی کە بە منەظەمی هەڵ ئەسن بە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسێک لەوانەیە ئێساتەدانیشم سەیری ئێمەش بکەن هەر ئەوەی کە تیرۆرەکەی کردووە بۆ ینی نەگیراوە ئەمە کێشەکەیە بۆیە حاڵەتەکان ینی ئەگەر بێت و ئەنجومەنی قەزایی هەرێمی کوردستان بەجددی لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە نەچێتەوە بۆ مۆزوعانیان نەچێتەوە بۆ کەیسانیان بۆ هەیە هەر ڕۆژنامەنووسێکی کەش ئەگەر هات بابەتێکی وروژان ئەگەر هات و مۆزوعێکی هێنایە سەر با سوولێ کۆڵینەوە ئەوش بە هەمان شێوە تیرۆر باشە کاروان زۆر جار کە باسی ڕۆژنامەنووسەکەین باسی مافەکەین ینی ئەم کەسا بێ مافێکی پارێزراوی هەبێ ئێستا لە وڵاتە پێشکەوتەکان بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەندین ڕۆژنامەنووسیانەیە لە وڵاتانن کە جەنگێکی زۆر قورسیشی تێ بەڵام مافی پارێزراوە ئەم کەسا هەمووشیانی پارێزراوە کۆمەڵە تایبەتمەندی بۆ ئەم کەسا هەیە بۆ لە لای خۆشمان کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە چەند هێرشێکی نەخوازرا ڕووی کردە ئێمە و چەندی ڕۆژنامەنووسیشمان چوونە ئەو هێرشانە و بەداخەوە هەندێکیشیان چارەنووسیشیان دیار نەما
ئەم مافانە بۆ دیاری ناکرێت بۆ لە ڕووی یاساییەوە کاری لەسەر ناکرێت ئەم کەیسانە بۆ ناخرێتە بەردەم دادگا ئەمە ئەرچی چییە؟ ئەرچی سندیکای ئێوەیە ئەرچی ئەوەیە کە حکومت کار لەسەر ئەم بابەتەکە پێمان خۆشە تۆ قسە لەسەر زۆر ڕاستە ڕۆژنامەنووس خۆی هەر خۆی ژیانی ڕۆژنامەنووس ئەوەیە کە لە هەر شوێنێک تاق و تۆق و شەڕ و با بڵین کێشەیەکی غێر ناسروشتی هەبوو ئەو بڕاتە ناو کێشەکەەوە لە بەرەو چیرۆ دەکرێت ئەگیرێت کە مندامە بێت سەر بزر ئەکرێت وەک کامەران نەجمعی ئێمە ئەمە ئەندامێکی لە سلێمانیمان هەیە هەتاوەکو ئێستا گۆڕ بزرە کەس نازانێت بەدیرکرا لەم حاڵەتەیە یاسامان هەیە یاسای کاری ڕۆژنامەوانی مافی ڕۆژنامەنووسی دابین کردو بەڵام بەداخەوە لە هەموو جارێکە ئێمە هەتا ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەکی کارمان نییە یاسای کارە بێ مافی ئەو حاڵەتانی جاری بکە ئەگەر هاتو ڕۆژنامەنووس سەر بزر کرا ئەگەر ڕۆژنامەنووس دەزیر کرا ئەگەر کوژرا ڕاستە یاسای خاننشینی ڕۆژنامەنووسمان هەیە ڕۆژنامەنووسێک ئەگەر هاتو فەرمانبەر نەبوو خزمەتی خۆی تەواو کرد خاننشین ئەبی وەک با بڵێن فەرمانبەرێکیکە بەڵام ئەمە بەس نییە بۆ ئەوەی ئەگەر هاتو ڕۆژنامەنووسێک لە بەرەکانی جەنگا برینار بوو ئەگەر گیرا ئەگەر بە جیلگیرا ئەگەر خوا نەخواستە شەهید کرا ئەم حاڵەتانە ورد نەکراونەتەوە بەڵام لێرە و لەوێ ئەو یاسایی کە ئێمە هەمانە بۆ ئەم قۆناغە باشە ڕۆژنامەنووس مافی دەسەبەر کراوە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان هێشتا ماومانە کە بگەین ئەو ئاستەی کە مافی ڕۆژنامەنووس لای ئێمە وەک مافی ڕۆژنامەنووسێکی ئوسترالی بێت سویدی بێت یعنی بۆ لەبەری ئەوان لە ئێمە قوڵتر لە بۆ ژیان ئەڕوانن کەرەستە سەرەتاییەکانی کە پێویستیان پێێتی ڕۆژنامەنووسان کاروان ئەمانە بەردەستە یعنی ڕۆژنامەنووسێک ئەگەر حەز بکە کە کارەکەی خۆی بۆ پەڕی دڵسۆزیەوە بکات ئەو کەرستانەی کە کەرەستەی زۆر سەرەتایی و پێویستە کە ڕۆژنامەنووسی بێت لە کاتێکە ئەچێتە هەر شوێنێک بۆ ڕووماڵی ڕووداوە بکە بەردەستە بۆ ڕۆژنامەنووسانی لای خۆمان ئێمە لە لقی سلێمانی تقریبا 600 یەلێکی ڕۆژنامەنووسمان دابش کردووە ئەوەی کە جا دەکاتەوە لە خەڵک نزیکەی 400 سنووقی ئیزعافاتی ئەوەی فێرستکەیت خۆی ئەبێت لایەنی کەناڵەکە ئەمە دیاریکە ئەبێ گول لە نەبڕ دیاریکە ئێمە ویستمان گول لە نەبڕ لە ئەمریکاوە بێنین بەڵام بەداخەوە وەزارەتی ناوخۆی عێراق ڕێگەی نەیە بۆ لەبەرەوەی وازم شتێکی ئەمنیە زیاتر ئەجنا ڕێکخلایەک وا قەرار بوو 100 دانە بۆ ئێرە بنێرێ لە کاتی شەڕی داعشە ئەوەی کە ئەیکەیتە بەرت ئێتر گولە هینی ناکات با بڵێن گولە نەیبڕێ پارێزگاری بەڵێ ڕێککەوتین بەڵام وەزارەتی ناوخۆ ڕێگینە ئەم دابینکردنی کەلوپەلە هەر لە خوودەوە هەر لە ئیزعافاتی ئەوەلی و هەر لە کۆڵە پشتەوە هەر لە پێڵاوی جاریکرا و ئەوەی کە پێ ئەوترێت پێداویستی ئەگەر کەناڵەکە دابینی نەکە ئەبێت جهاتی مختص یان خۆجێتی شارەکە یان سندیکای ڕۆژنامەنووسان یان ڕێکخراوەکان چونکە ڕۆژنامەنووس کە ئەچێتە هەر شوێنێکی جاریکراوە ئەگەر هاتوو بەم جلەی منەوە بڕاتە ئەوێ کەس حسابی ڕۆژنامەنووسی بۆ ناکات لەبەرەوەی ڕۆژنامەنووس هەم هەیبەتی هەم کەلوپەلی هەم پێداویستی هەم ئەوەی کە لە پشتیوێتی ئەمە ستانداردە لە دنیا ئەبێ 12 بە 28 لە پشتی و نووسرای بە پرێس یعنی 12 پان بە 28 بە درێژی ئێمە ئەوەمان تەوزیع کرد بەسەر هەموو کەناڵەکانە لە سلێمانی ئەمە ئەوە دوو ئەگەر هاتوو برینار بوو خوێنی لێچوو مەسەلەن ئەبێت دەورەی دی بێت خولی دی بێکە چۆن خۆی بپارێزێ چۆن خۆی بەسێ برین پێشکە ئێستا هەر ڕۆژنامەنووسێکی مەیدانی جانتایەکمان ناوەتی لە سلێمانی ئەوانەی کە لەسەر جادەیشەکان ئەم خولانە ئەوترێتەوە کاروان یعنی شارەزاییان هەیە لەسەر خولیشمان کردەوە بەڵێ پێشتر هەموو کەناڵێک نوێنەرێکیمان بان کردووە لە سلێمانی کە نوێنەرەکە کەسێکی سپۆر دەرسی پێوتوە بۆی بڕاتەوە کەناڵەکەی خۆی جارێکی کە ئەویش وانەکە بە چێ بڵێتەوە بە ڕۆژنامەنووسە مەیدانیەکان ئەوانەی کە ئەچنە سەرجادە لە بریناریە لە سوتاویە لە هەناسە سواریە لە وەرگرتن و استشاقی غازی فرمێسک ڕێژ و ئەمانە کە پێویست دەکات بەو کەلوپەلانی کە یاومانە پێیان بەڵام لەگەڵ ئەو شەبیرمان نەچێ پێداویستی کامیلی ڕۆژنامەنووسێک نزیکی $1000 تێئەچێت لان ئەگەر تۆ پێڵاوی تایبەت و جلی تایبەت و گول لە نەبڕ و خودەی سەر و ئەو کۆڵە پشتە ڕاستەقینەی کە تۆ پێت بێ بڕۆیتە هەر شوێنێکەوە ئەگەر هاتووە یان نەتوانم بڵێم وەک ئیسعافێکی کە حاضر بەدەست وایە کە ئەیکی پشت چی تابێت چ پێویست بێ ئەمانە ئەبێت بە پێی ستاندارد بە مافی ڕۆژنامەنووس کە چووە هەر شوێنێکەوە ئەبێ ئەم کۆڵە پشتە و ئەم جلوبەرگەی بۆ شێوازە بێ کە لە دنیاە هەیە لای ئێمە ڕاستە لە سلێمانی ئەوانەمان تەطبیق کردووە هێلەکەکەمان دابش کردووە کۆڵە پشتەکە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم سەرەتایی دابشمان کردو بەڵام ماوەتەوە سەرەوەی ئێگەر هاتوو چۆن ناو شوێنێکەوە شەڕ و گولە و تەقەوەمانیت بخۆ ئەربێ جلێکی لەبەر بێکە گولەکە نەیبڕێ بە خودەیەکی لەسەر بێگە هاتوو بەردێ بەریکە و پارچەیە بەریکە و ئەمانە هەموو پێداویستین لەگەڵ ئەوەیە کەم تا زۆر سلێمانێتەوە بڵێم شارەکانی کە باشترە و لە عێراقیش باشترە بەڵام لەگەڵ ئەوەشە ڕۆژنامەنووس ژیانی
ژیانش بەدەستی خۆیەت و نازانی جاری وا هەیە مەسەرەن لە شوێنێک ئاوەسی خاصەتەن لە کاتی خۆپشاندانەکانە لە کاتی بەردە فرتی و ئەمانە ئێمە چەندین ڕۆژنامەنووسمان برینار بوو چەندینیان لە ئەو غازیان هەڵمژی گەشتونەتە خەستەخانە و نەخۆشخانەکان بەڵام ئەمڕۆ کاتی ئەوە هاتوو پیان بڵێن سەلامەتی بۆ ڕۆژنامەنووس سەلامەتیە بۆ شەقام کە ڕۆژنامەنووس سەلامەت بوو ئەو کاتە دەسەڵاتێکی جوان و پاک دەرەکەوێت هەر کاتێکیش هەر کەسێکیش هەر دەوڵەتێکیش بەرامبەر بە ڕۆژنامەنووسەکانی تونوتیش بوو بێگومان بن ئەوە سیستەمێکی دیکتاتۆری دەستەکانە خۆش بێت